سەلام عەلەیکوم. بۆ ڕەخساندنی هەلی زیاتر بۆ هونەرمەندانی کەرکووک، دەستگای میدیایی کەرکووک درامایەک بۆ مانگی ڕەمەزان بەرهەم دەهێنێت. جەوهەر نایەمە ژوورە جەوهەر. بۆ نایم جەوهەر، حتا ئەمانە لە دەرگات بن و دەرگات ئاوا داخرا بێت و تەنها بۆ بەڵێندەر و دەوڵەمەند و ماستاوچی کراوە بێت، داخرا بێت لە خەڵکی هێژار. وانیە وەڵڵا بابا وایە بینین. بەرهەمەکە بە ناوی سەردەمی تەکنەلۆژیا لە دەرهێنانی هونەرمەند محەممەد سەیدە و ژمارەیەک هونەرمەندی کەرکووک بە خۆبەخشانە ڕۆڵی تێدا دەبینن و لە 15 ئەڵقا پێک دێت. ماوەیە کە ئەمە سەرقاڵی وێنەگرتنەکەین، ئێستا بەردەوامین، بەڵام لەگەڵەوەشا ئەمە کاری مۆنتاژ کارمان کردووە و بە ئومێدەین بتوانین لە مانگی ڕەمەزانە ئەم درامایە پێشکەشکەین کە بڕیار وایە 15 ئەڵقا ئامادە بکەین و پێشکەشی جەماوەری بکەین. ئەکتەرانی بەشداربووی دراماکەش سوپاسی دەستگای میدیایی کەرکووک دەکەن بۆ ڕەخساندنی ئەو هەلا بۆ دەرخستنی توانای هونەرمەندانی کەرکووک لە پێناو خزمەتکردنی شارەکە. بەو پێی لەم دۆخەی ئێستای ناوچەکە پێویستی بە دراما و بەرهەمی تەلەڤزیۆنی کوردیە. ئێمە وەک ئەکتەرەکانی کەرکووک دەور 25 ئەکتەرە بین بە کوچ و کوڕەوە بە خۆبەخش ئیشەکەین بۆ شاری کەرکووک. هەموو نیەتی ئێمە ئەوەیە کە خزمەتی شارەکەمان بکەین بە بێ مقابل، بە بێ هیچ شتێک. هەر ئەوەنەیە ئێمە ئەمانەوەی خزمەتی شارەکەمان بکەین. چی لە کەرکووک و چی لە دەروەی کەرکووک بە گرنگی ئەزانین، بە پێویستی ئەزانین. بەڕاستی ئەگەر شارەکانی تر پێویستیان بە دراما بێ، کەرکووک سەدقات پێویستی بە درامایە. لەبەرەوەی ئێمە ئێستاش لە ناو جەرگەی شۆڕشین، ئێستاش لە ناو خەباتین. لەبەر ئەوە ئەگەر بتوانین بە دراما خەبات بکەین، ئەمجا بتوانین لە ڕێی دراماوە بەڕاستی و شیارکردنەوەی تاکەکانی کەرکووک زەڕورە، زۆر پێویستە. درامای سەردەمی تەکنەلۆژیا بەشێک لە ناوڕۆکەکەی تەنز ئامێزە و زیاد لە 20 ئەکتەر بە شێوەیەکی خۆبەخش بەشداریان تێدا کردو و دەستگای میدیایی کەرکووک کاری بەرهەمێنانەکەی لە ئەستۆ گرتووە. سەرمەد سەباح، کەناڵی کەرکووک.